بەڕێزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەنامەیەکی تایبەتی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. پرسی هەڵخەڵەتاندنی خەڵک لە ئێستادا لە هەرێمی کوردستان بۆ تا پرسێکی مەترسیدار و ڕۆژانە گوێبیستی ئەوە دەبین کە لەلایەن کەسێکەوە بە هەزارەها دۆلاری خەڵک دیار نامێنێ و دەستی بەسەردا دەگیرێ یاخود بە شێوەی فرتوفێڵ ئەم پارانیان لێوەردەگیرێت بە بیانووی ئەوەی کە بە زیاتر بۆیان ئەگەڕێنەوە. 5 مانگ پێش ئێستا کەیسی سلێمان هەڵشۆی لە هەرێمی کوردستاندا هەبوو کە ئەو کات پارەیەکی زۆری خەڵک لەلایەن ئەم کەسەوە بەناوی فرتوفێڵ و بەناوی ئەوەی کە بە زیاتر بۆیان ئەگەڕێنێتەوە لە هەرێمی کوردستاندا ئەم کەیسە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو دوای ئەوەی کە ئەو کەسە دەستگیر کرا کۆمەڵێک سکاڵای زۆر لە دژی تۆمار کرا. دواتر لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بە هەمان شێوە کەسێکی تر ژمارەیەکی زۆر پارەی خەڵکی خواردبوو دواتر هەڵهات. لە ئێستاشدا ئیبراهیم گەوهەر یەکێکە لەو کەیسانەی کە دەنگۆیەکی زۆری بە دوای خۆی داهێناوە کە باس لەوە دەکرێت پارەیەکی زۆری خەڵکی بردووە بەناوی ئەوەی کە تۆ دوو بەش یاخود دوو هێندە دەدەیت و 3 هێندە وەردەگریتەوە. پرسیار ئەوەیە لەم جۆرە کەیسانەدا کاتێک ئەم کەیسانە ئاشکرا دەبن بۆچی خەڵک دەرس وەرناگرێ یاخود ئەم هەموو پارەیە چی لێ دێت و چۆن دەبرێتە دەرەوەی هەرێمی کوردستان و ئەو سکاڵایانەی کە لە دژی ئەم کەسانە دەکرێن لە دادگاکانی هەرێمی کوردستاندا چیان بەسەر دێت. لە ڕوویەکی ترەوە بابەتی بازرگانی ئەلکترۆنی کە ئەمەش ترسێکی گەورەی لە لای خەڵک دروست کردووە لە بەرەوەی لە ئێستادا هەرچەندە بابەتەکە تازەیە بەڵام لەبەر ناهۆشیاری خەڵک و نەزانین کۆمەڵێک خەڵکی زۆر لەم بابەتە تێوەگلاون. ئێمە شارەزای ئابووریمان لەگەڵە کە باسمان لەوە بۆ دەکات پرسی بازرگانی ئەلکترۆنی چۆنە و ئەم کارە چۆن دەکرێت و زیانەکانی ئەم کارە چییە. من هەرێک لە بەڕێزان دکتۆر یاد نەوزاد پسپۆری ئابووری لەگەڵم میوانە، هەروەها محەممەد عزیز ئەحمەد پارێزەری ڕاوشکار، هەروەها ڕێبین موحسین کە یەکێکە لە مافخوراوەکان نوێنەری بەشداربووانی PGI کە دواتر لە هەولێرەوە ئەویش لەگەڵمان ئامادە دەبێت ئەو باسمان لەوە بۆ دەکات کە چۆن بەشداری کردووە لە بازرگانی ئەلکترۆنیدا و چۆن زەرەری کردووە. بەڵێ بەخێر بێن کاک یاد سەرەتای مەلای جەنابەت باسم لەوە کرد کە پرسی هەڵخەڵەتاندنی خەڵک لە ئێستادا بۆتە پرسێکی مەترسیدار. خەڵک بۆ لەم جۆرە کەیسانەوە ئەم ترسەی لەلا دروست نابێت وەکو بڵێ دەرزێک وەرناگرێت بۆ ئەم پارەیە بەم شێوەیە بە هەدەر دەبرێت. دەستان خۆش بێ بۆ تەوەری بابەتەکە زۆر گرنگە. حتمما کێشەکە توانم بڵێم دوولانەیە لایەنی چند ئاستی ڕۆشنبیری تاک نزمە ئەمەیەکە لە کێشانی کە لەو کۆمەلگا دواکەوتانە ئەم جۆرە پرۆسانە زۆر ڕوودەدەن لە وڵاتانی دنیاش بووە بەڵام ئەتوانم بڵێم چەندین ساڵ پێش ئێستا نەک بم ئاستی ئێستاکە تەکنۆلۆژیا لە پێشکەوتنیایە خەڵک خۆی باتە دەست ئەم جۆرە کارانە. کێشەیەکی تریشان کە سەرچاوی کێشە ئەساسیەکەی ئەوەیە کە بانک لە حکوومەتی هەرێمیان لە عێراق بە شێوەیەکی ئەکتیڤ و چالاک نییە بە سیستمی ئەلکترۆنی نییە کەم و کورتی بانک دەگەڕێتەوە بۆی کە خەڵک پارەی هەبێت پەنابەری بۆم جۆرە کارانەوەواتە سیقەی متمانی بە بانک نییە پارە لە بانک دانانیە زانێت کە دواتر پارەکەی لە دەست یاخود وەری ناگرێتەوە یاخود ڕەسیدی نامێنێ بۆیە پەنادەبا بۆی کە ڕێگەیشی ناشەرعی بدۆزێتەوانێ بۆ پاڵنەر و حەزی مرۆڤەکانیش بۆی کە سامانەکانیان چەند هێندە زیابکە لە ماوەیەکی کەمدا ئەمە گەورەترین کێشەیە کە خەڵک دەبێت هۆشیار بێلەوە تێبگا لە هیچ پرۆسەیەکدا تەنانەت لە بازرگانی گەورەکانی دنیادا کە ئەتوانم بڵێم لە بواری نەوت و وزە و دەرمان و چەک و کۆمەڵێک بازرگانی هەیە کە قازانجێکی زۆر گەورەی هەیە لە 130 بۆ 40 تێ ناپەڕێ یعنی ئەو قازانجی کە لەو بوارە بزنسە گەورانەدا دەکرێت تۆ بیت و پارەیەکی کەم بدەی بە کەسێک بۆ نمونە لە ماوەیەکی کەمدا بڵێ 2 هێندە یان 3 هێندە بۆ زیادەکەم ئەمە شتێکە لە ڕووی ئابووری و جێی نابێتەوە هیچ کارێک نییە بازرگانیەک نییە بە ماوەیەکی زۆر کەم کەمتر لە ساڵێک یاخود لە ساڵێکدا پارێکت بۆ بک بە 2 هێندە و 3 هێندە ئەمە خۆی لە خۆیدا دیارە لای ئەم خەڵکە دروست ئەبێت. خۆی کێشەکە ئەوەیە ئێمە چۆن دەڵێن ئەم جۆرە ستایلە لە کارکردن حتمما هەر جار و بە جۆرێک کار دەکەن یعنی و کەسانی لەم بوارەدا ئیش دەکەن حتمما شارەزان چەندین خولیان بینیوە لە ڕووی زمانی جەستە لە ڕووی ئەتەکێتی قسەکردن یاخود ناساندن یاخود بیری شت نەچێت کۆمەلگای ئێمەی چەکەل و کۆمەلگە دواکەوتوانەی کە بە ڕواڵەت و مەزاهر تێ دەکەوێت زۆر جار و کەسە خۆی بە بازرگانێک پیشان دەدا
لە ڕوانگەی دابینکردنی ئۆفیسێک یاخود چەند سیارەیەک بەڕواڵەتێک وا لە کەسەکان تێگەێنێ کە ئەم ئەو پارەی کە هەیەی زۆر لەوە زیاترە تۆ ترست هەبێ و پاری تۆ بخوا بۆیە ئەمە جۆرێکە لەوانەی کە سەرەتا و بیریشت نەچێت کۆمپانیا گەورەکانی بواری دراوی ئەلکترۆنیش سەرەتا بۆ دەست پێ دەکەن کە بۆی خەڵک لە خۆیان کۆکەنەوە ئەو دراوانەکە خەنە بازاڕۆ سەرەتا بە فریە دواتر دەبێتە پار و بازرگانی پێوە دەکرێت ئەم تۆڕە هەتاکو خەڵک زیاتر پێوە بێ قازانجی زیاتر زۆر باشە دواتر باز لە دراوی ئەلکترۆنیەکەی بەڵام من ئەوەی کەمە بەسمە بیزانم ئەو کەسانەی کە بەشداری لەم پرۆسەیە ئەکەن و ئەم پارەی خۆیان بەم شێوە دەدەنە دەست کەسێک ئایا ئەمانە زیاتر کامچینەن ئەکرێ بڵێن ئەمانن کە فەقیرن ئەوەی کە بەدەستیانەوەیە یعنی تەسلیمی کەسێک یەکەم بۆ ئەوەی کە دوو هێندە و سێ هێندە پارەکە زیاد بکە یاخود ئەکرێ بڵێن کەسانێکی سەرمایەداریشان بەشداری لەو پرۆسەیەدا دەکەن خۆی بە حەقەت ئەشێت لە هەموو جۆرەکانی تیاابێ لە هەموو چین و توێژەکانی تیاابێ لە مامۆسای زانکۆ لە بازرگان لە هەموو بەشدارن لەم پرۆسەیە کەم تا زۆر پارەی چاخستۆتە ئیشێکەوە بە هیوای ئەوەی زیاد بک لە ماوەیەکی کەمدا وە بینیویشیانە بە حقیقت بینیویانە چەند کەسێک لە پای ئەوە پاریان وەرگرتووە ئەمە سەرەتایە کە حتمما بەڵام 2000 دەبینین دەرەنجامەکەی چی ئایا دەرەنجام بەردەوام دەبێن پرۆسەیە یاخود هەموو جارێک بە چەندین میلیۆن دلار و کەسەکەیان وبسایتەکە یاخود خاوەنی و پرۆژێ دیار نامێنێت یا هەڵێت یا دەستگیر دەکرێت زۆر ڕاستە ئەمە چونکە لەژێر چەتری حکوومەت نییە دراوی ئەلکترۆنیش و ئەم جۆرە بزنزانش هەمووی کاتێک کە دەوڵەتێک حکوومەتێک بانکێکی لە پشت نەبوو تۆ ناتوانانی ڕووبکەیتە شێ بۆ وەرگرتنەوەی حقەکەت ئەوەی کێشەکەی یعنی ئەم کەسانەکە پارێکیان داوە تەماشاکە هیچ ئەکاونتێکی باوەڕ پێکراون نیە تێدەگەی لە منێ واتە ئەکاونتەکان زۆر بەشی لە دەروی وڵاتە پەنا دەبرێت بۆ وڵاتە ئاسیاویەکان زیاتر بۆ وڵاتانەی کە وڵاتێکی ینی معتەبەری بۆ شێوەیە نین کە تا چەند ماوەیەک ئیشتیا ئاسانە بە حەقەت ئەمە سەرچاوەکەی لێرەوەی دەستخۆش دواترە گەڕێم وڵاتکە کە محەممەد ئەگەر خەنەوەیکی یاسایی بکەین بۆ ئەم کارێکە ئەم جۆرە کەسانە ئەیکەن لە ڕووی یاساییەوە ئەو مادانی کە بەسەر ئەم کەسانەدا جێبەجێ ئەبێت کامانە قانوونی عقوباتی عێراقی لە زۆر شوێنە ئەو حاڵەتانی چارەسەر کردووە یعنی ئێمە بێ پێشتر بزانین ئەم معاملە چۆن کراوە خەڵکانێکی پارە ئەدا بەرامبەر بە پارە عیبوون تۆ کەسێک دێڵێ مەبلەغێکی دەفتەرێکم بەرێ دوای من لەو دەفتەرە لە ماوەی 2 مانگە 3 مانگە دەورە قەت زیادە دەمەوە دەفتەرەکە بەردەوام ئیژی پێکەم ئەمە حاڵەتێکە حاڵەتێکی ترمانێک کە تۆ پارەکەی تەسلیم بکەیت لە لای بێت نەداتەوە یا زەوتیکە حاڵەتێکی ترە ئەوەیە کە تۆ ئەم کابرا بێ بە ناوی پرۆژەیەکی وەهمی یا کۆمپانیایکی وەهمی یا بەرنمەیەک یا بۆ نەبڵێ من ئەم پرۆژەم هەیە کاتێک بزانی وەهمیە یا بۆی ناوی کۆمەڵی خەڵک بەکاربێنە یا کۆمەڵی کۆمپانیا بەکاربێنێ بتوانێت لە ڕێگەی ئەم ناوهێنانەوە بگاتە کۆمەڵێ مابلغی مادی لە بەرامبەرەکە و بۆ خۆی بیبات یاخود بنیەتێکی خراپ بەکاری بێنێت هەر حاڵەتەکە و قانوونی عقوباتی عێراقی بەجددی قوبێکی بۆ لەناو حاڵەکانشی دەستیان کردووە بەڵێ زۆر جار ئەزانین ئەبینین کە ئەوانی کە ئەم کاریان کردو ئەم پارەیە کە تەستیم ئەکەن هیچ بەڵگەنامەیەکی یاسایی هیچ نووسراوێت لە بینی ئەم دوو کەسەدانیا زۆر جارڕەنگە ئیشکالەکەش لەوە دروست بێ کە سەلماندنی تۆزی قورس بێ یعنی ئەکرێتەوە مەبلەغێکی زۆر پارە بەبێ هیچ نووسراوێک یاخود ئەگەر نووسراوێکی شەبێ ئێمە لە کەیسی سلێمان هەڵشۆی پێشتریش بینیمان لەسەر پارچە وەرەقەیەکی بچووک ینی ناوی هەردوو لا نووسرا بوو ئیمزا کرابوو کە ئەمە ئەزانی ئێمە لە ڕووی یاسایەوە هیچ اعتیبارێکی بۆ ناکرێت ینی ئەمە ئیشکال دروست ناکات دواتر لە سکاڵاکان بۆ ئەوەی کە نەتوانی تۆ بیسەلمێنی کە تۆ ئەم مەبلەغە پارێت داوە بەم کەسە بەداچیت کاردکتۆر فەرمووی یعنی وعی سیاسی وعی قانونی لە وڵاتە کەمە تۆ ئەگەر سەری یاسای شارستانی قانونی مەدەنی بکەیت یعنی لە بینی کۆمەڵی خەڵک کە تەحدیدی کردووە تا پلەی خزمەتی تا پلەی چوارە یعنی بۆ نێسە لە بینی ژن و مێرد ئەگەر پارێک تەسلیم یەکتری بکەین پێویست ناکات تۆ لە بینی ژن و مێردەکە بچی وەستێک بکەیت یان لە بینی دوو برا یان لە بینی خوشک برا واتە ئەگەر هات و خزمەتی هەبووە تا پلە چوار لە ئامۆزا و ژن و مێرد و پورزەوانە پێویست بۆ ناکات تۆ بچی وەستێکی پێ ئیمزاکەی بەڵام ئەم کەیسێک کە باسەکرێ وەکو عام وەکو سوشال میدیا زۆربەی زۆری ئەو کەسانەی کە پارەکەی دراوەتێ لەگەڵ ئەوەی کەسکاڵی لەسەر تەقدیم کردووە کەسی یەکتر نین واتە پەیوەندی خزمەتی لە بینیان نییە مەبلەغی پارەکانیش زۆرە ینی باوەڕ مەگە لە بینی خوشک و براشە ئەو مەبلەغە زۆرە پارەیە هەبێ ڕەنگە هەر لە بینی خۆیان نووسراوێک هەر بنووسن یعنی تۆ ئەمە مەبلەغێکی ئەوەندە کەم نییە بڵێ ئەگەر نەشم ماتۆ کێشە نییە ئەو مەبلەغانی کە باز دەکرێت مەبلەغی خەیاڵین بەڕاستی هەندێکیان ینی ئەکرێت بەم شێوەیە تۆ ئەم پارێت تەسلیمی کەسێ بکەیت قانونی مەدەنی کە دانراوە هەتا ئێستا کاری پێکرێ لە بینی ئەو کەسانەی کە وتمان تا پلەی چوارە پێویست بۆ ناکە وەسڵێکە بێ ینی بۆ ئەگەر ئەوەش نەبێ بە مۆزوعی شایدی دێت بەڵام ئەم خەڵکانە هیچ یەکتر نیە لە قانونی مەدەنی هاتووە تۆ لە حدودی مەبلەغی 500 دینار بەسەرەوە تۆ ئەبێت لەگە بەرامبەرەکەدا نووسراوێک دەبێ
نووسایەکە دەبێت کە ئەقراری پێکە با بڵێ من فلانی کوڕی فلان کەس بڕی تا $10 لە فلان کەس وەرگێ بە شایدی ئەمە ئەو کەسانی کە ئەم وەصلیان نەبێ بۆکو قانونی مەدەنی ناتوانن بچن لە قانون داوای حەقی خۆیان بکەن بۆ لەبەروی هیچ شتێکیان نییە ئەمە وەکو قانون مەدەنیەکە وەکو قانونی عقوبات کە یاسای سەدادەنا من وەکو پێم وتی حاڵەتەکان دەورە بینێ تۆ ئەگەر پارەکە تەسلیمی بەرامبەرەکەت بکەی بۆی لە پرۆژێکە بەکاری بێنێت یعنی بەجددی ئێمە قانونی عقوباتی عێراقی زۆر بە جوانی مشەڕع دایناوە حاڵەتێکمانەیە ئەو خەڵکەی کە پاری داو بە بەرامبەرەکە یعنی تۆ ئەبێ ئاگادار لە مەسەلێکی شەرعی و قانونی هەبێت پارە بە پارە ڕیبایە یعنی بەجددی وە پێڵە مرابات واتە ڕیبا هەم لە قانون هەم لە شەرعیشە گوناحە یعنی تۆ دەفتەرێک بدەی بە کەسێک لە بەرامبەر دەفتەرێک و دەوەڕەقی لێ بسێنیتەوە ئەم پارە ئەگە ئیشی پێ نەکرێت پارە بە پارە بێ ئەچێتە بواری ڕیباوە هەم لە ڕووی شەرع و قانونە لە ڕووی شەرع بڵین گوناحە و لە قانونیشە یاساقە قەدەغەیە ئەگەر بێت و کەسێکی تر بۆننا بە چکە ئەمە بەرنامەیەکی تەواوە ناتوانین ئێمە ناوی کەسەکان بێنین بەڵام هەر کەسێک بێتە لای مجموعەی خەڵک دانیشێ بڵێ من ئەم پرۆژەم هەیە یا من ئەو پرۆژە دانێم ئەو خەڵکی پارەکەی بۆ دێنێت ئەو کاتە ئەچێتە مادەی 456 واتە احتیال واتە قۆڵبڕینیان بە کوردەکەی خۆمان دەستبڕینە بەشێکی زۆری و کەسانە فرتوفێڵ بەکارهێنن بڵێ لەبەرەوەی بانگەشی شتێکا بۆ ناڵێت تۆ سیارێکم بۆ بێنە منێ فرۆشم 2 سیارەکەت بۆێنمەوە یان تۆ خانۆکەت وەرە بدە بە من بیکە بەناو من معاملەی پێکەم کاتێ مەبلەغێکی سوودمان بینی ئیسفادەمان لێ کرد تۆ لەو مەبلەغای بەشداری ئەبیت وەکو پێم وتی شردنی هەموو حاڵەتەکانی ئەو کەیسانی کە هەبێ لە قۆڵبڕین بێت خەڵکی پارەی داناوە لەوانەی خیانەتی ئەمانی لێ کرد بێ خەڵکی پارەی بە پارە داوە یعنی حاڵەتەکان لە قانونی عقوباتی عێراقی سکاڵانە چی لێت کاک محەممەد ئەو سکاڵانی ئەوەی کە جەنابەت باست کرد خەڵکی پارەی داوە لەسەر پارچە وەرەقەیەک یعنی بەجددی تۆ ئەگەر بیبێتە بواری قانونی مەدەنی ئەمە بەڕاستی ناتوانین داوای حەقی خۆت بکەیتەوە لەبەرەوەی قانونی مەدەنی بە نەسی وازح داینەوە هەر کەسێک پارەیدا بە بەرامبەرەکەی ئەبێ نووساوێک ئیقراری کتابی واتە نووساوێک لەبێنان هەبێت بە شاهید لەبەرەوەی پلەچواری یەکترینی بەڵام وەکو قانونی عقوباتی عێراقی بۆن ئەگەر ئەو کەسە چوو بێ وەکو ناویی بەکارهێنابیان بوارێکی درۆی دووسودەتی من کۆمپانیاکەم هەیە وەرە ئەم بابەتە ئەەکەم ئەگەر ئەم ئیشە و ئەم قسەی ببێتە هۆی هەڵخەڵاتانی بەرامبەرەکەی ئەو هەڵخەڵاتانە وای لێ بکات پارەکەی تەسلیم بکات ئەو مادەی 456 پێڵێن احتیال بە کوردیەکەی باشە ئەگەر بۆ نمونە کەسێک لە دوایین کەیستا بینیومانە کە ئەم کەسە هەڵهاتووە ئەگەر چی تا ئێستا زیاد لە 40 سکاڵا بەپێی وتەی پۆلیسی راپەڕین لەسەری تۆمار کرا و بەردەوام بێگومان سکاڵەکانیش زیاکە بەڵام کاتێک کەسەکە خۆی هەڵهاتووە ینی هیچ زمانێکی بۆ وەرگرتنەوەی حەقی ئەو کەسانە لە سەرەتا ئەوانەی کە سکاڵا تەقدیمەکەن لێکۆڵینێک لە مەرحلەی تحقیق کرێت ئەم کەسە کە سکاڵاکەی هەبوو بەڵگەکانی خۆی تەقدیمەکە شاهید دادوەری لێکۆڵینەوە فەرمانی گرتن بۆ کەسە دەرەکە ئەم کەسە ئەگەر هات و خۆی ڕادەستی یاسا نەکرد ئیجراعاتێکی سەرەتایی هەیە لە قانونە ئەم کەسە بۆنە عنوانی شوێنێکی هەیە با بڵێن عنوانی گەڕەکێکی هەیە تبلیغی بۆ ئەکەنیا بۆ بنکەی ئەو گەڕەکە ئەگەر هات و لەوێ نەبوو ئیشعارێکی مختاری بۆ کرێ ئەم کەسە ئەتوانرێ وەکو ڕاکردو بدرێ بە محکەمە ئەو کاتەش دادوری لێکۆڵنەوە ئەگەر هات و فەرمانی دەرکردنی بۆ دەستگیرکردنی بۆ دەرکرد بوو ئەتوانێت دەست بەسەر ماڵ و مڵکی گواسا و نەگواسا ئەو کەسە بگرێ دۆسێک کەڕەوانی دادگای تاوانەکان نەکرێ ئەبێ دادگای تاوانەکان ڕەزامەند بێ لەسەر حجزکردنی ماڵی مڵک و گواساوی نەگواساوی ئەو کەسە کە پەراوکە گەڕاو قۆناغی تحقیق ئەو دۆسیە کە هەموو لێکۆڵەکانی تیادەوە کرا هەر دۆسیەک بۆنە لە مادەی 130 هەیە 3 سکاڵاکار بە دۆسیەک حوالی دەدگا ئەکرێ لەسەر ئەو تۆمەتبارە یعنی 3 سکاڵاکار ئەکرێ بە یەک دۆسیە دۆسیەکان بکەن بە یەک و دۆسیەکان حوالی دەدگا بکرێت بۆ کەسەکە بەڕاکردووی ئەوە تا هەڵاتووە زۆر باشە کاک دکتۆر یاد زۆرێک لەو کەسانی کە ئەم مەبلەغە پارە زۆرانیان دێتە بەردەست هەندێک جار دەبینی ئەم سەرمایە دەنێرنە دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە چۆن یانی ئەم ئیجراعاتە چۆن ئەکرێت چۆن ئەم مەبلەغە گەورانە ئەم سەرمایە زۆرانە ئەتوانن بنێرنە بانکەکانی دەرەوە بینێرنە دەرەوەی هەرێمی کوردستان خۆیەکێ لە گەورەترین کێشەکانی ئەم دراوە ئەلکترۆنیەکان دراوی گریمانی ئەوەیە کە هەموو کەسێک دەتوانێت مامەڵی پێ بکە جا کەسەکە تاوانبارە کەسەکە کەسێکی ئاسایە یاخود گروپی تیرۆریستیە گەورەترین کێشە ئەوەیە کە ئەم کەسە توانێت بە ناوی خوازراویشەوە بەشدار بێت لەو پرۆسەیەدا هەڵدەسێ بەکڕنی بیتکۆین بۆ نمونە ئەگەر بەنمونە بینەوە چکێمە ئێستا حاڵی حاضر زیاد لە 9000 دراوی ئەلکترۆنیمان هەیە لە جیهاندا زیاد لە 9000 کۆمپانیا دراوی ئەلکترۆنی جیاوازی دروست کردو کە زۆربیان لە وڵاتە ئاسیاویەکان بەرەم هاتوون یاخود کاری پێوە دەکرێت لای خۆمان کەمینەیەک ناسراوە توانم بڵێم کەمترینیان لە کوردستان و لە عێراق مامەڵی پێوە دەکرێت بەڵام ئێستا جیهان لە خەتەریاتی ئەم دراوە ئەلکترۆنیەتی گەیشتووە دکتۆر ئەم معاملاتە چۆن ئەکرانی ئەم معاملاتە تۆ هەڵەسی لە ڕێگەی کردنی بیتکۆین نەتوانی بۆ نمونە بە گرێتت کارت بێت بە هەر کارتێکی بانکی بێ
کە حسابت هەبێ بۆ نمونە توانی بیتکۆین بکریت و مامەڵی پێ بکەیت دواتر بیفرۆشیتوانێت زۆرێک لە بازرگانەکان بە مەبەستی خۆتزیینەوە یاخود لە بازیان ئاسانکارێک بۆی کە باج نادەن زۆرێک لە بازرگانەکان ئەوە بەکارهێنن بۆ گواستنەوەی پارەکانیان لە بینی وڵاتی بۆ وڵاتیشتر تەماشای ئێران کە زۆرێک لە بازرگانەکان یاخود دەتوانم بڵێم حکوومەتی سێبەر لە ئێرانیشدا بە بۆنەی ئەو سزانی کە لە سەرەتی لەلایەن ئەمریکاوانی بۆ نمونە مامەڵێکی پاش بە بیتکۆینەوە دەکات کە هەر بیتکۆین یەکەم ڕۆگەشتۆتە $40,000 یعنی پێشتر لە ماوەکانی پێشترا گەیشتە $60,000 بۆ یەک بیتکۆین هاتەوە خوارەوە بۆ $35,000 یان گەیشتە $30,000 ئەمە حتمما خواست و خوستنە ڕوو فاکتەرەکان کاری تێدەکەن بۆیە سەقامگیر نییە نادڵنیایە ئەم جۆرانە بەڵام بۆ چێ باشەوەکو باسم کرد بۆ یەکێک باش نیوەکو جەنابەت باسەکەی ئۆتۆمبیلەکەی ژێری خۆی بفرۆشێ یاخود خانووکەی بفرۆشێکە هەمووی بکاتە ئەو درا و دوازاریش مەسیرەکەی یان چارەنووسەکەی نادیار بێ ئەکاونتێک بێ و دابخرێ و کەس نەزانێت چیە و لەکوێ و چۆن بردوێتی بۆ کەسانێکی سەرمایه‌داری گەورەی جیهانی کە مامەڵی پێوە دەکەن دەبینین لە ماوەکانی پێشوە هەڵەسن بەکڕینی لە بازاڕەکانە نرخەکەی زیادەکەن لە پڕیان ئەی فرۆشتنوانی خەنە ڕوون نرخەکەی دووبارە دابەزێ بازرگانی وایە لە شەو ڕۆژێکا چەندین $1 میلیارد قازانج دەکات بۆی کە بە هەرزانی کڕ و دواتر بە گرانی فرۆشێتوانێت ئەمە خەڵکی ئێمە دکتۆریا تا چەند هۆشیاری هەیە لەم بابەتەیە کێشەکەمان بڵێ هۆشیاری ئاستێکی زۆر نزمی هەیە لە عێراق و لە کوردستانیش بەگشتی ئەم دراوانە و هەتاکو ئەو کاتی دەوڵەتێک حکوومەتێک بانکیشی ناوەندی لە پشت نەبێت ئەم کارە لە ڕووی یاساییەوە دانپێدانراو نییە یعنی تۆ ناتوانیت هیچ کەسێک تۆمەت بارکە یعنی تەنانە داوانش کە لە کوردستان ئیشەکەنەرێکە و بە جۆرێکیان بەناوێک بەناوی کۆمپانیایەکەوانێ ئایا بانکیشان لە پشتە ئایا حکوومەت ڕەزامەندی داوە ئایا ئەگەر کەسەکان بۆ نمونە ڕەسیدێکیان هەیە ئەگەر من بۆ نمونە پارانم کڕی دواتر ڕەسیدەکەم وەرگرمویان تووشێم کەیسانە نەبم کە کەسەکە مۆبایلەکەی و ئەکاونتەکەی داخست و دیار نەما مەلاین دۆلاری خەڵک بەرێ ئەمە وەڵامەکەی ئات گەیشتونێتەوە قۆناغە نەخێر بەداوانە زۆربەی ئەو ئەوانی کە ئەم کاراکەن فرت و فێڵ بەکارهێنن یعنی دوجار هەر بە دەگات خۆی ئەم جۆرە حقیقەتێکە ناتوانین بیشارینەوە لە هەموو دنیادا هەیە بەڵام ئەوەی کە لێرە هەیە بۆچی فرت و فێڵە بۆ نمونە لە وڵاتانی پێشکەوتوو کە خەڵک ئاستی ڕۆشنبیری بەرزە حساب بانکی هەیە ئەکاونتی هەیە یەک دراوی ئەلکترۆنی لە شەریکەیەک دەکرێت لە بۆرسەدا مامەڵی پێوە دەکات ڕۆژانە متابعی نرخەکان دەکات ئاڵوگۆڕەکان دەبینێت کڕین و فرۆشتنی پێوە دەکات واتە تا ئێرە نۆرمەڵ ئاساییە بەڵام ئەوەی لێرە نائاساییە نە بۆرسەمان هەیە نە ئاڵوگۆڕمان هەیە پێوەی نە بانکێک هەیە نە ئەو کەسەش ئەکاونتەکەی کە ئەکاتەوە بەنای خۆیەتی یعنی بۆ نمونە من بۆ نمونە ئەکاونتەکە دانێم باش نییە وێبسایتەکە دانێم پانگەشەی بۆکەم پارە لە ئێوە وەرەگرم باش نییە ئەتانکەم بە هاوپشک لەگەڵ خۆمدا بەڵام من خۆم لەسەری سەرۆ دانیشتم بە پاری ئێوە مامەڵم کردو بە دراوە ئەلکترۆنیکە واتە کەی من نەمام دیار نەمام ئەکاونتەکەم داخرا مۆبایلەکەم دیاخرا بزەبت ئەمە ئەچێتە دەستی دوو سێوانێ جاری وایە دایان دەست دەکان پرۆسێ چووکە جۆرێک لە تۆڕێک شەبەکەیەک پێک دێنن کەسانێک لەسەرەوە و هەرنیان ناسی ناشیان بینی ئەیچێ لە وڵاتی دانیشتوو ئیچێ لە وڵاتێکی تر پارەکانی تۆ چێتە ژێر دەسێمانە و بەبێی تۆ بیان ناسیێمانە چێن بیان بینی هیچ زەمانێک نییە ئەوانی زەرمەندن کە لە خواری خوارەوەن بە حقەت بەڵێ زۆر باشە من ئەچمە لای میوانی هەولێرم کاک ڕێبین یەکێکە لە مافخوراوەکان و نوێنەری بەشداربووانی PGI لە هەولێرەوە لە گەڵمانە کاک ڕێبین سلااوت لێبێ ئەگەر باسێکمان لە سەرتاوە لە کەیسەکەی خۆت بۆ بکەیت تۆ چۆن بەشداریت کردووە ببورن ناوەکەی محەممەد قاسم ببورن بە هەڵە خوێنمانەوە کاک محەممەد ئەگەر باسێکمان لە کەیسەکەی خۆت بۆ بکەیت تۆ چۆن بەشداریت کرد و مافی تۆ چۆن لەو کەیسەیە خوراوە فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس سەرەتا دەستپێکردنی ئەو بەر PGI چۆن بوو دەست پێکرد لە نزیکەوەی خۆم بوو ینی هاوڕێی خۆم بوو وتی شتێکی وا هەیە بە ماوەی سێ مانگ پارەی خۆت وەرەگریتەوە ماوەی سێ مانگەکەی تر ینی قازاس پارەکە دوو هەنداکەی باشە تێگەی چۆن دەستمان پێکرد چوین دانیشتن لەگەر لێدەرەکانی خۆمان هەر کەسە و لێدەری خۆی هەیە هەر کەسە و سەرۆکتیمی خۆیە وەسفێکی زۆریان بۆ کردین ئاوایە و ئاوایە و ئاوایە و بە خۆیان
خێرێکی باشیان لێ کردبوو قازانجێکی باشیان لێ کردبوو ئێمەش بەشدار بووین سەرەتا ئەمن یەک بە خۆم 27 داخل بوو ئەو کاتی من داخل بووم ڕاستی شەریکە ویزرەوی نەناردەوە یعنی پارەی نەدەناردەوە لە هەفتەی دووەش 2020 ئەو شەریکاتۆتە کوردستان چەند کەسانێک بەڕاستی ڕکلامەکی زۆریان بۆ کرد ڕکلامەکی یعنی یەکجار باقەوەتیان بۆ کرد بۆی ئەو خەڵکەش هەڵخەڵەتە بەڕاستی بەڵێ تۆ خۆت هیچ زانیارێکی لەسەر ئەو بابەتە هەبوو کاک محەممەد نەخێری زانیارێکم نەبوو زانیارەکەەوە بوو هاوڕێیەکی خۆم هاتە لام وتی شتێکی وایە چون لەگەر لێدەرەکان دانیشتین قسەیان بۆ کردین ئاوایە بە ماوەی 200 ڕۆژ پارەکەی خۆ دووقا دەکەیتەوە هەر ئێمە داخل بووین 27 ڕاست ئەکاونت و شت ڕاوەستەوە زیرەوی نەدەناردەوە نزیکەی مانگێشە ئەکاونتەکە داخراوە بەوەی دەڵێن خەڵکەکی زۆر بەشداری کردووە نزیکەی 15,000 کەس لێرە بەشداری کردو لە عێراق 45,000 دۆلارە ئێستاش ئەو لێدەرانە بەڕاستی دیار نماون ئەو کەسانەی کە هێناونە کوردستان بە خۆیان هەشت تۆپ لێدەرن ئێستا نەدێنە خەت قسەیەک دەکەن جوابێ و خەڵکا دەنەوە نە هیچ شتێک هەڵەڵێن چا دەبێ و ڤێژنی نوێ بێتەوە هیچ شتێکش لە گۆڕنی و ئەکاونتش داخراوە بەڵێ تو هیچ قازانجێکی کرد لەو کاریکە کردێ ناوەڵی پارەم تێ کردویست هیچ ویزرەوەک ناتەوە یەکسەر وەستا بەڕاستی زۆر کەس قازازی کرد بەڵێ ئەو پارێ زۆر بوو کە داخڵت کرد سەرەتای بەڵێ ئەو پارەی کە داخڵت کرد زۆر بوو مەبلەغەکەی 4 دەفتەر و 6 زۆرەکەیە هیچیشت بۆ نەگەڕاوەتەوە بەڵێ بەز ئەو کەسانەی کە سەرەتا هێنایە کوردستان هەرێمی کوردستان قازازی زۆریان کرد بەڕاستی بەهۆی دارێکتوبانێریەوە من بچوو بە میسال ئەگەر بە دەفتەرێک داخل بەم دەوەڕقە بۆ ئەوان دەچوو من کەسێکم بێن لە ڕێکیەوە ڕۆشتی دەفتەرێکی داخل وەڵای من لە ڕێی لێدەرێکەوە چووم هەر برادری خۆمە بەڵێ ئەوی شەر زەرێکی زۆری کردو بەڕاستی ئەی تۆ خۆت کەسی تر هێناوەتە ناو پرۆسەکە نەخێر بەڵێ ئارێ بەڵێ هەر ئەو هەش کەسەش بەڕاستی قازازیی زۆریان کردووە هیوادار مافی و خەڵکە بگەڕێنەوە بەڕاستی هەیە خانی فرۆشتۆ هەیە زێڕی دەستی خێرزانی سکاڵایەکتان کردووە ساری بە قەرسێنا بەڵێ سکاڵەمان تۆمار کردووە ئەزانن ئەو کەسانە لەکوێن هەندێکیان هەر ناهۆلێرنە تا ماوەک پێشێستا بەڵام هەندێکیان کە زانیان شکات کراوە بزرن بەڕاستی داواکاری ئێوە چی ئەو کەسانێک کە خێرێکی زۆریان لەو شەریکە کۆن وڵات داواکاری ئەوەیە کە مافی خۆمان بۆ بگەڕێنەوەی ستر باش لەگەڵمان بمێنێرەوە دەستخۆش دواترە گەڕێم وڵات کاک محەممەد لە ڕووی یاساییەوە هیچ لەسەر ئەم بابەتە هیچ شتێک لە یاسادا باس کراوە ئەم برابڕێزە دیارە شتەکەی بەڕوونی باس کرد دیارە ئەمە لە ئەکاونتێکە هەیە و دیعایی بۆ کراوە کۆمەڵی خەڵکە کۆمەڵی پەیجە و کۆمەڵی خەڵکن یعنی بەجددی ئەمە وەهمێک دروستکە لە ئەو بەڕێزە کە تۆ مەبلەغی پارە بێنیت دوای سێماک مەبلەغ پارەی خۆدڕیت و مەبلەغی پارەش قانجازەکەی یعنی ئەگەر ئێمە بیری لێ بکەینەوە کەواتە ئێمە بێ وەعێکی قانیمان هەبێ ئایا ئەو قانجازەی کە دەستمانەکەیە قانجازێکە قانون ڕێگەی پێداوە یان نە جا ئەگەر ئێمە لە ڕووی قانیەوە ئەگەر وعی قانیمان تەوا بێ لەوە چێت من یان تۆ ئەم حاڵەتە بێتە بەردەمان بەلا من احتیاجی بێ نەیکەین لە بەروی لە قانونشە کەس دوونە مەشروعەوەتە قانجازکردنێک بەبێ ئەوەی کە تۆ ڕێگاکی مەشروع بێ بەزدی قانون ڕێگری لە مەش کردووە یعنی پێم وتی لە مادەکانی قانونی عقوباتی عێراقی باس کرا و لە قانونی مەدەنی زۆر حاڵەتی تایە ئەم بەڕێزەکە باسێکە ئەڵێ ئێمە کۆمەڵی خەڵک هاتون و هەشت کەس لەوانە قانجازی زۆریان کردووە دیارە ئەو هەشت کەسە ترویجیان بۆ کردووەتە پروپاگاندیان بۆ کردووە بۆ هەر نەفر ئەوان دەوەرەقا وەرئەگرن یعنی کەسە بێنێتە ناو ئینەکەوە ئەو قازانج یعنی تۆ ئەگەر ئەو کەسێک کە دەوەرەقەکە وەرگری ئەم دەوەرەقە بۆ خۆیەتی بەڵام منیش کە بچمە ئەم پرۆسەوە دووسێ کەسی ئێنم لەم دووسێ کەسەش ئەبێ بخۆم یعنی بەجددی وای لە دێ ئەمە وەکو تۆڕێک وەکو معاملێکی بڵنجاڵۆکەی لێ دەڕۆکەی لێ هەمووی ئێوە ئیسفادەکات لە بابەتەکەیە بەڵام لە ئەساسیە تۆ پارە دەئەنی یعنی بەجددی لەوانەیە ئەم کەسەیە ئەم پەیجەیە ئەم کۆمپانیەکە ئەم کارەکە وەکو ئەوەی کە تۆ ڕایکێشە بەلای خۆتە لەوە چێ مانگی یەکەم و دووەم مەبلەغێکت قانجاز بداتێ بۆی تۆ متمانە پێیاکەیت متمانە پێیاکەی دووش لای خەڵک باسیکەی بڵێ من مەبلەغێکم دانا لەو فترە زەمانیەکەمە ئەو مەبلەغم دەستکەوتۆتەوە بەڵام ئەوی برادرە باسیەوەش نەکەوتۆکە نەکەوتووە بۆ لەبەرەوەی حاڵەتی ئاوا وە شتێکی تریش یعنی بەجددی تۆ خۆت ئەمڕۆ
ئەلکترۆن بەزدی زۆر پێشکەوت یعنی تۆ ناکری متمانە بە پیجێک بکەی نازانی شەیە یعنی ئەگەر بۆ نەک 15,000 خەڵک بەشدار بێ ملیۆنە خەڵک بەشدار بێ تۆ جاری وایە لە فەیسبوک یعنی بۆ گرتیی فیدان خەڵک لەوانێ 80 میلیۆن خەڵک لایکی بۆکە فیوکا و سەریکە مانای ئەوە نیە کە تۆ ئەم پیجەکە مەزبوطە پیجێکی قانونیە. باشە کاک محەممەد لەم جۆرە سکاڵانە پێ دوایە تۆ ئەمانی کە سکاڵیان کردو بتوانن داواکە بەرنەوە؟ واللهی ئەمانە ئیتر بەڕاستی من وتەبێژی دادگانی قسەکەم بەڵام ئەوان کە داوای مافیخوانەکە لە قانون پیجەکە داخرابێت و کەسەکان دیار نەبن و ینی ئەمانە چۆن حەقی خۆیان یعنی بەجددی دۆزینەوەی ئەمانە قورسی ینی تۆ بشی دۆزیتەوە کابرا لەوە بچێتە دەروی وڵات یعنی تۆ ئەو کاتەوە ئەو کەیسانە بۆ معلقی ئەمێنێتەوە فەرمانی گرتن و جێبەجێکردنەکەی چاوەڕێکاتە ئەو کەسە خۆی ڕادەسەکەی یا ئەگیرێ جگە لەوەش ئەم کەسە بەیانی ئەگەر بژیرێت لەوانێ بانگەشەی کابلێک کاکە من کاتی ئێستا ئیفلاسم ینی بەجددی ئەگەر تۆ بە قانونی تیجارەت ئیشی لەگەڵاکە یان قانونی تەفلیسە هێواتە ئەوەی کە پاری پێنامێنەکە مایە پوچە بێ لە هەمان کاتە تۆ ماڵی کۆمەڵی خەڵکی وێران کردووە یعنی خەڵکێک ئامادە بێ سیارەکەی ژێری خۆی بفرۆشێ بیبا بۆ ئەم پرۆسەی بەجددی ئەمە یعنی وعی قانونی پێویستە زیاتر بێ تۆ ناکرێت پیجێکە پرۆپاگەندەی شتێکدا تۆ ڕاستە خانووی بۆ فرۆشی یان پارەی ڕادەستکەیت لەبەرەوەی زۆر شتی دیکە هەیە تۆ بتوانانی قانجازی لێ بکەیت شەرت نییە لەم ئەکاونتەکان لە پیجەکە. ڕاست دەستخۆش وڵای من ئەمێ پرسیارەوە لە کاک محەممەد بکەم کاک محەممەد ئەو پارەی کە جەنابەت تەسلیمت کردووە هیچ بەڵگەیەکی هیچ مستەمسەکێکی یاسایی هەیە لە نێوان تو ئەو کەسانی کە پارەکە تەسلیم کردو بۆ ئێستا بتوانیت کە سکاڵاکی لە دادگا بتوانانی ئەو بەڵگانە بخەیتە ڕوو؟ بەڵێ بەڵگە وەکو بەڵگە ڤیددیۆمان هەیە هی لێدەرەکان کە دەڵێ شەریکە ناڕوە تا 2025 بەڵێ نووسراو بە نووسراو هیچ شتێک نووسراو هیچ شتێک نییە نووسراو هیچ شتێک نییە بەڵام ئەکاونتەکان دیارە ڕسمشتمان هەموو لای ئەکاونتەکان کە دانراون بۆیانی کردوونەوە. باشە کاک محەممەد ئەنی ئەم فکرێت چۆن لە لای تۆ دروست بوو ئەم متمانەیە چۆن دروست بوو ینی بەڕاستی ئەو پارەی کە جەنابەت یاوتە 4 دەفتەر و ئەوەنە مەبلەغێکی کەم نییە ینی تۆ چۆن بەبێ هیچ نووسراوێک ئەم پارێت تەسلیمی کەسێک ئەەکەی چۆن ئەم متمانێت بۆ دروست بوو؟ چۆن دروست بوو سەیری سەرەوەی ئەوانەی خۆت دەکرد کە بەشداریان کردووە بیدایەت کە بەشداریان کردووە سیر دەکرد کابرا ماتۆری سێتای هەبوو ئێستا لگزی پێ تێگەی هەبوو خانوشتی خۆی فرۆشت بوو 3-4 خانی تری کڕی بووە ئەوانەی بیدایەت کە بەشداریان کردبوو وەزعیان زۆر یعنی باش بوو کە دەیوت تەمەشای من کە پێشتر چۆن بوومە ئێستا چۆنم لەبەر چاوی ئێمەش لەبەر چاوی بی ئەوەش ئەو ئەندامانە 50 دەفتەر داخل کرا بە ڤیددیۆ بڵاو کرایەوە ئێستا یەک بە خۆمم سەیرە و 50 دەفتەرم کرد زۆر متمانە پێ بگوت مەگەر باش نەبی شەریکە گەر جێسیقە نەبی 50 دەفتەر داخل ناکە بەڕاستی. بەڵێ کەواتە ئێوە کە سکاڵاتان کردووە و بەڵگە و هیچ بەڵگەیەکی نووسراوتان تەسلیم نەکردووە تەنها ئەو نەبێ و گرتە ڤیددیۆیانی کە جەنابەت باسیەکەی ئەو گردە ڤیددیۆیانە و ئەکاونتەکانیشمان لای خۆمان هەیە و ڕسمی گیرا و کەەوە کەس بەڵێ ئەو کەسانەی کە بۆ نمونە کاک محەممەد تۆ باست لەوە کردووە لە ڕێگەی هاوڕەیەکتەوە ڕۆشتووی ئەو هاوڕێت ئێستا شایەتی لەسەر ئەوە ئايات کە بەڵێ تۆش ئەو مەبلەغە پارەیە تەسلیم کردو و لە ئێستادا پارەکەت خوراوە؟ بەڵێ ئەو کەسێک کە بۆی داخل کردم ئەوی شایەتیەوە دەنەک هاوڕێیەکەم. باش دەستخۆش ڕێگەڕێمەوەلات دکتۆریات ئەمە کارەسات نییە؟ بەتەچی دەگەر تۆ تەماشای کەیت زۆربەی قوربانیەکانی ئەم جۆرە فرت و فیڵانە گەنجن کەسانێکن ئەتوانم بڵێم تەمەنیان لە خوارسی ساڵەوەی حتمما ئەمە بە دیراسە هەڵەبژێرێن ئەم کەسانە قسان لەگەڵەکرێ لە بەرو تمۆحیشان هەیە لە بەرۆی خواستیشان هەیە بۆی زوو پێ بگەن یاخود سەرمایەکان هەر چەندێک بێت 2 هێندە و 3 هێندەی بکەن بۆ ئەم کەسانە ڕاهێنراون بە حەقن یعنی لە دەروی وڵات ڕاهێنانیان پێ دەکرێت ئەو بۆ نمونە 8 کەس باس دەکا کۆمپانیای تر 2 کەس 3 کەس 5 کەس هەندێجار کچ بەکارهێنن بۆی ئوسلوبی قەناعەتی و فاکتەری کاریگەری بۆ سەرکوڕ بۆ نمونە ئەمانە هەمووی تۆڕێکی مافیاوین ینی لە تەواوی دنیادا ئەم ئیشانە بۆکەن ینی یەکێک لە هۆکارەکانش بۆ نمونە سپیکردنەوەی پارە برنە دەرەوەی پارە لە وڵاتی وڵاتێکی تر بە بیوی بە هیچ فلتەرێکا تێپەڕێ زۆر زاربیرت نەچێت تەنیان پاری ئەمان نییە لە ڕێ ئەمانیشەوە ئەچێت چەندین هزار دەفتەر دۆلاری تر لە پارەی نامەشروعی بۆ نمونە تلیاک و
ئەو بابەتانە کە دەست باندەکان دەکەوێت پێویستی بەوەی سەرچاوەکەی ونکەن پێویستی بەوەی ببرێتە دەروی وڵات پێویستی بەوەیە کە بشارێتەوانێ حتمما لە ڕێگەیم باندانەوە دەکرێت. باشە دکتۆر کاک محەممەد باس لەوە ئەکاوە خۆشت پێشت باس لەوە کرد ئەم قەناعەتە بل لەبەر ئەوە دروست ئەبێ کە ئەوانەی پێشخۆیان ئەبینن کە چ قازانجێکەکە ئەوەی کە ئەمیش کاک محەممەدیش باسی کرد بەڵێ پێش ئەمان بینیمانە ینی کەسێک چەند فەقیر حاڵ بۆ دواتر کەواتە یعنی ئەکرێت لە بیدایەتەوە پارەی باش بگەڕێتەوە بۆ ئەم کەسانە زۆر ئاساییە لە سەرەتاوە تۆ بۆی پرۆسەکە بەردەوام بێت دەبێت ڕێکلامێکی باشی بۆ بکەیت دەبێت پارێکی زۆر بخەیتە خزمەتی 50 میلیۆن دلار کۆکەیتەوە با میلیۆنێک دوان سیان 4-5 بڕوە ینی پرۆسەکە بۆ جۆرێت تۆ پلانەکە دەوەیە کە تۆ بگەیتە تارگێتێک لە دوای تارگێتە هەڵبی بۆ نمونە تێگەی لە من پرۆسەکە بۆ جۆرەیە بۆیە من هەڵدەسم بەوەی لە چەند لایەکەوە ڕێکلامی بۆ دەکەم چەندین گەنج بۆ نمونە و ئەهێنم لەوانی کە باسی کرد بۆ نمونە وەزیان باش دەکەم پارەیان دەدەمێ ئەمە دەبێتە پاڵنەر و فاکتەرێک بۆی کە هانی خەڵکی کە بدەم تا زۆر جار بیرت نەچێتەوە چێت داو بۆ نەفرە دوان بنێتەوە تێگی چۆنە لە ڕێی بعد دەکەس سوود وەرگێ مویمە لە یەک نەفریان کە 2 میلیۆن دلار دانێ لە یەکی شکیان کە 3 میلیۆن دلار دانێت 2 نەفر 3 نەفریش بێنن بەسێتی ئەمە پرۆسەکە بۆیە هەتاکەەکانی بەتابێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان لە کاتێکدا ئێمە لە ڕووی ئابووریەوە ئەناڵێنین چەند ساڵە بەدەست قەیرانی ئابووریەوە لە هەرێمی کوردستاندا و باس لەوە دەکرێت کە بەڕاستی خەڵک هەژارە و خەڵک پارەی پێنیایی من کە باسم لەوە کرد بەرنامێک لەسەر ئەماکەم هەر چوار دەورەکەی خۆمتیان پرسیاری ئەوە بکە ینی ئەم هەموو پارەی خەڵک لەکوێوە ئەیهێنێ لە کاتێکدا ئێمە بەم شێوەیە ئەوە حاڵی موچەخۆرەکانمانە ئەوە حاڵی ئابووری وڵاتمانە کاتێکی خراپی هەیە ئێمە گەر بڵین پارەکان لەکوێ هێناوە حتمما نەبێ بە دوواداچوون بۆ خەڵکەش بکەی بڵێ کاکە تۆ سی دەفتەرت لەکوێ بوو ئەو چلی لەکوێ بوو ئەو پێنجی لەکوێ بوو بەڵام گرفتەکە ئەوەی ئێمە وڵاتێکی پێشکەوتوو بە سیستماتیک نین کە تۆ وڵاتێک بووین سیستمت هەبوو لە ڕووی سیستمی بازەوە بۆ نمونە هەر یەکێک لەو کەسانە کە پارێکی زۆر دەخاتە ڕوو حکوومەت جارە لێپرسینەوە لەو دەکات دڵت تۆ جارە پێشەوەی ببیتە قوربانی ئەم پارێت لەکوێ بوو ئەم پارێ سەرچاوەکەی چییە ئەم پارە کاشەت لەکوێ هێنا ئەمە بۆ سیستمی وڵاتان حتمما باز دەکەم بەڵام لای خۆمان دەبینیت قوربانیەکان ئەگەر چەندێکیان کەمیشان پارێکی زۆری پێ ئەوەی تر هەمووی هەستاوە بە فرۆشتنی ئەوە نیڵێ ئاڵتون و سیاری ژێرخۆی و خانوەکەی یعنی ئەمە گەور کارەساتەکەی کارەساتەکە خەڵکێکی زۆر بۆتە قوربانی کە سەرچاوەیەکی داهاتی ئەوەندە بەهێزی نییە یعنی ئەمەمە مجازەفێکی زۆر گەورەیە تۆ هەرچیت هەیە بیفرۆشیت و بیخێتە دەستی کەسێکەوانێ ئەمە بۆیە پارەکە کە کۆ بێتەوانێ بۆ جۆرە دەردەچێت کاریگەرێکی خراپی ئەبێتەوە کاریگەری خراپی بۆ هەرێمی کوردستان ئەمە عملەی سابێ دەچێتە دەرەوە پارێکی ئەوەیە کە تۆ لە ئابووری و وڵاتە بمایەتەوە ئیشی پێ بکرا بارودۆخی ئەو کەسانە خۆی باشتر دەبوون بەداخەوە لەسەر قسەی جەناب بەدەسا لە دواترین کەیسدا کە ئیبراهیم گەوهەرە باس لەوا کرێت کە لە ئێستا هەڵهاتۆ بۆ ڕۆژهەڵات یعنی کە هەڵدێن بێگومان ئەو پارانەش دیار نامێنێ کەواتە ئەم مەبلەغە پارە زۆرە تۆ کە ئەبرێتە دەرەوەی هەرێمی کوردستان ئەمەش بۆ دوجار بۆ خۆی حکوومەتی هەرێم دەبێت ینی بەجددی کۆبێتەوە لەسەر بە تایبەت پەرلەمان کۆبێتەوە لەسەرەوەی کە پرۆژاسایەک سەبارەت بەم کەیسانە ینی ناکرێت چیتر هەڵ کەسێک هەستا بە ناوی ئەم جۆرە درا و بە ناوی ئەم جۆرە بازرگانی کۆمپانیانەوە مەلاین دۆلاری خەڵک بەرێ و بڕوات ینی پێویستە کات ڕێکارێکی یاسایی بۆ دابرێ و هەروەها هەر کەسێک ئەم جۆرە مامەڵە و بازرگانی کرد بۆ نمونە بێ بە ڕسمی مۆڵەت وەربگرێ حساب بانکی هەبێ لە بانکی بۆ نمونە هەرێمدا وەڕەسیدی هەبێ سبێن ئەم کەسە ئەگەر هەڵهات یان تووشی زەرەر بوو یان هەرچیەک بوو تۆ بتوانانی دەست بەسەر ڕەسیدەکە ئەگەر مڵکە ئەگەر ماڵ ئەگەر پارێ بگریت بۆی حەقی ئەم کەسانە کە خوراوە بژێڕیتەوە بازرگانیشەوە بەڵێ چەندین جۆر هەیە لەم جۆرە بازرگانی بیرت نەچێت لەم چەند ساڵی ڕابردوودا لە تەواوی جیهاندان ئیشە سەری هەڵدا بە تایبەت لە دوای کۆرۆناوە زۆر زیاتر بوو خواست لەسەری چونکە تاکە ڕێگا بوو بۆ گواستنەوە و مامەڵەی نێوان کۆمپانیاکان دەتوانم بڵێن بۆ بازرگانەکان بەڵام ئەمە لە هەرێمی کوردستان دوو جار ناتەندروستە جارێکانەوە ئابوووریەکەی ئێمێ ینی لە کەیبینین ئابووری هەرێمی کوردستان وەک وڵاتانی پێشکەوتوو نییە ئابووریشی بەهێزی هەبێت یا خەڵکێک بتوانێت متمانە بە بانکەکان بکە بۆ ئەم پارەی خاتە دەستیان بازرگانانەوە و پێویستەکە حکوومەت بەجددی بێتە سەرهێڵ سەر ئەم بابەتە چونکە ئەمە بابەتێکی مەترسیدارە پەیوەندی بە ئابووری نیشتیمانیەوە هەیە تۆ چەند مانگجارێک و چەندین میلیۆن دلار بڕواتە دەروانێ ئەمە کێشەی کۆمەڵاتی بە دوای خۆیان هێنێ ئمە خەڵکی فلاسەکە یعنی بەدەر لە هەموو ئەم کێشانە توانین بڵین بە لە پاڵ ئەمە شاتوانی تۆ تەمویلی گروپە تیرۆریستەکان بکەی کاک
یعنی دەتوانی تۆ لە ڕێی ئەم بازرگانە نامەشروع ئەوانێ چەندین گرۆپی تیرۆریستی سەرمایەکانیان بجۆزنەوە لە شوێنێ بۆ شوێنێکی تر. یعنی ئەمە کارە ساتت بۆیە حکوومەت دەبێت بە جدی لەسەر ئەم خەتە بۆسێنەک هەر بڵێ کێشەی ئێمەنیە خەڵک باجی خۆی ئەبێ بدات ڕاستە خەڵکیش دەبێت لە ڕێی میدیا و لە ڕێی ئەوە ئەلکی سەرشانمانەکە ناوبەناو باس لە مەترسیەکانی بکەین بە حەقەت. یعنی تەماشاکە دوو وڵاتی زلهێزی وەکو ئەمریکا و چین گەورەترین ئابووری دنیان کە ئەمریکا یەکەم و چین دووەمە ئەمڕۆ کێبڕچی ئەوەیانە کە کۆتایی بە بیتکۆین بێ بەو جۆرەی کە ئەمریکا دەڵێ من دۆلاری ئەلکترۆنی و چینیش دەڵێ من یوانی ئەلکترۆنی دەخەمە بازاڕەوانێ کەواتە ئەوان ئەم مەترسیان درک پێ کردووە چەند خەتەرە بۆ ئابووری وڵاتەکان بۆیە دانوێت لە ناو وڵاتەکە دراوی خۆیان هەبێ بە ئەلکترۆنی نەهێڵن پارەکان بچێتە دەرەوە بۆ زۆر باشە دەست خۆشەگەڕێم وڵات دوای بەڵێ کاک محەممەد ئەگەڕێم وڵای جەنابەت ئەگەر بە ورتر باسم لەوە بۆ بکەین ئەو تیمەی کە ئێوە کارتان تیا کردووە ژمارەتان چەندێک بووە بە نزیکەیی ئەو مەبلەغە پارەی کە لەم کاری ئێوەیە دانراوە چەندێک بووە؟ بە هەرێمی کوردستان و عێراق کام لەوە 90,000 دلارە بە تەنیاشی هەولێر و دەوروبەری 45 میلیۆن دلارە. بەڵێ بە تەقریبی چەند کەسن تیمەکە چەند کەس بوون؟ 15,000 کەس. بەڵێ تۆ باست لەوە کرد کە لە دوای خۆت هیچ کەسێکی ترت نهێناوە؟ نەخێر بەڵام هەیە زۆری هێناوە و کەفالەتیشی کردووە ئێستا کە شەریکە ڕۆیشتیوە کابرایەقێ و کەسە دەگرێتەوە کە کەفالەتی کردووە ئەوزە هەیە برای خۆیتی هەیە نزیکی خۆیتی لەسەوەش بۆ تۆ کێشەی زۆر بەڕاستی. کاک محەممەد بەڵێ مەرجدانراوە بۆ بەشداریکردن بۆ نمونە بڵێ بەو بڕەپارێ دەبێ بەشداری بکەی یاخود لەوە کەمتر نەبێ ئەو پارەی کە بەشداری پێەکەی یاخود فریە بە ئارەزوو خۆتە بە هەر پارێ بەشداری بکەی. ئەکاونتی 100 دلاری هەبوو 400 دلاری بوو 600 دلاری بوو 1000 دلاری بوو 2000 دلاری بوو ئاتا 5 دەفتەریە بوو تا 10 بوو بەڵام کە دەتگوت 100 دلاری بەشداری دەکەم دەیگوت نابی لە دەوە ڕقەکەمتر بێ. بەڵێ ئەگەر جارێکی تر حاڵەتێکی وا ڕووباتەوە کەسێک بێت و ئەم شتە بە تۆ بڵێ ئامادەی جارێکتر بەشدار بیتەوە؟ بەڵێ نەخێر بەڵام زۆر کەس هەزاران شەریکە هاتو ڕۆی پارەی و خەڵکەی برد بەڕاستی وینس فاینل سە زۆری کێ ینی بەڕاستی پارەی و خەڵکەی بردووە ئێستا شەیە کابرا هەیەەوە چارەم جارە بەشداری دەکاتەوە. ئامادەی بەشدار بیتەوە؟ نەخێر هەرگیز. سپاس کاک محەممەد سپاس کە لەگەڵمان بەشدار بووی لە هەولێرەوە سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. کاک محەممەد باسی لەوە کرد گرتەی ڤیددیۆیی ئەکرێمە بە بەڵگەی سەلمێنەر لە دادگا وەربگیرە؟ ئێمە ئەو گرتە ڤیددیۆ بەڕاستیەوە بۆ دەسەڵاتی دادگا کە هەڵی سنگێنە تا چەند سوود بە ڕاوتی لێکۆڵنەوە یان دادگایی کردن ئەڕخشێت. ئەو حاڵەتی ئەو بەڕێزە کە باسیەکە یعنی بەجددی ئەگەر نووسراوێک نەبێت لە نێوانی خۆیانە بۆ سلماندنی ئەو ڕاستیە تۆ بەڵگەیشی ڤیددیۆیت هەیە من ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵاتەکان شتێکم بینی کۆمەڵە گەنج دانیشتون ئەڵێن کاکە تا 50 دەفتەر وەرە تەبیعی ئیشی تیا بکە. هەر دوای ئەوە گرتێکی دیکە هەیە کە ئەڵێ چەند کەسێک لە بنکەی پۆلیس وە خەریکی سکاڵان ینی گرتە ڤیددیۆکان کاتی هەیە ینی بڵێن یەک ڕۆژ نین یەکیان هی ڕۆژی ئەوەیە کە ئەوان متمانەکە ئەبەخشن و قەنەعەتیان پێەیە ئەوەی ترای ئەو کاتەیە کە ئەو کۆمپانیا نەماوە. ئەم کێشانەی ئێمە بەجددی یاسا ناتوانێت ڕێگری لێ بکە ئەگەر خەڵکەکە خۆی نەبێت. یعنی تۆ چاولێکەریە من سیارەکە مەفرۆشم چاو لە جناب دەکەم تۆ سیارەکەت فرۆشتۆ لەو بەرنامە بەشداری. ئەمە لە هەموو حاڵەتەکانە کە بەشداریش ئەکەی ئەگەر بەڵگەیەکی سەلمێنەر هەبێ نووسراوێکە بێ بە فەرمیلەنەوە ئەم دوو کەسە ڕەنگە بەدەستێنانی ئەم مافە باشتر بێ لەوەی کە تۆ هیچ بەڵگەیەک نەبێت لە بەتەچی تۆ ئەگەر بەڵگەیەک تێبێ دادگا قەنەعەتی پێ بکە ئەگەی تۆ مافی خۆت بەڵام تۆ ئەگەر 15,000 کەس بێ خۆم کابرا نەهاتۆن کۆمپانیا 15,000 نووسرا بنووسیتە هەمووی مۆری کۆمپانیاکە یعنی بەجددی ماڵپەرێکی وەهمی بێ یعنی مەحاڵ خەڵک بگاتەوە حەقی دەستان خۆش بێت بەداوی لە بردنەوە من کاتی بەرنامەکەم کۆتایی هات سپاس بۆ هەرێک لە میوانەکانم دکتۆر یادنەوزاد پسپۆری ئابووری محەممەد عزیز ئەحمەد پارێزەری ڕاوێژکار هەروەها بەڕێز محەممەد قاسم کە یەکێک بوو لە مافراوەکان و نوێنەری بەشداربوانی PGI کە لە هەولێرەوە ئەویش لەگەڵمان ئامادەی هەبوو سپاس بۆیەوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەیەکی تر بە دیداری ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوە بێت.